دەبێت ئەو وشەی بووە هۆی تووڕەبوونی موچەخۆران و جارێکی تر گەڕانەوە سەر شەقام. خۆپیشاندان لەژێر ناوی هەفتەی بەرەنگاری بەڕێوە چوو. داواکاری مامۆستایانی وانە بێشتەنها دامەزراندنە. ئێمە بە دامەزراندن ئەچینەوە ناو هۆڵەکانی خوێندن بەردەوامە بین لە بایکۆت وەڵامی دەبێتمان بەم جۆرەدایەوە هەموو مامۆستایان یەکریز داواکاری مافەکانی خۆیانەکەن کە داواکاری سەرەتایی مامۆستایانی وانە بێش دامەزراندنە. لە دوای تێپەڕبوونی زیاتر لە مانگێک بەسەرکردنەوەی دەرگای قوتابخانەکاندا 3 ڕۆژ بەر لە ئێستا وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەیامێکدا ڕایگەیاند دەبێت مامۆستایان واز لە بایکۆت بهێن و بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن ئەگەرنا سزا دەدرێن. ئەمەش بووە هۆی ئەوەی موچەخۆران و مامۆستایان زیاتر تووڕە ببن و بەرفراوانتر لە جارانی تر بگەڕێنەوە سەر شەقامەکان. من خۆم بەش بە حاڵی خۆم مناڵی مەکتەبی شمێ و مناڵی جامیعەیەکی شمەیە هیچ داهاتێکم نییە جگە لە موچە بەچی بیان نێرمەوە بە خوێندن. ئەمە زوڵمە من کردومە ئەیکەواتە من زوڵمم لە مناڵی خۆشم کردو ئەی زوڵمەکەیت لە مناڵی خۆم کرد بێتم کە موچە نەبێ داهاتی مناڵی خۆمی پێ بەڕێ بکەم مەسرەفی مناڵی خۆمی پێ بەڕێ بکەم بەچی وەڵی ئێمە ئەمڕۆ بایکۆتەکەمان داقاو داق پڕ بە پڕاوپڕ بۆ ئەوەیە داوا لەوە زیرەکەین بێتە سەر خەت و داوای لێبوردن لە مامۆستایان بکە. مامۆستا فەرمانبەر مامۆستایانی گرێبەست و خوێندکار بە کۆدەنگی لەسەر شەقام داوایی مافەکانیان دەکەن کە خۆی لە پێدانی موچە دامەزراندن کردنەوەی دەرگای قوتابخانەکان لەلایەن خوێندکارانەوە دەبینێتەوە. من یەکێکم لەو مامۆستایانی کە لە سەردەمی حکوومەتە گرتنم بینیوە. گیراوم سجن کراوم برام ڕەمی کراوە مێدم شەهید کراوە مناڵێکم ئێستا دکتۆرە لە سژنا لەدایک بووە. ئەمانم هەموو بەسەراتوە تەنانەت ئێستا هەوەیەکی زیندانی سیاسیم بۆ نەکراوە. یعنی هەوەیەکی زیندانی کە دڵم پێ خۆشە بێ بڵێم وەختێ بۆ من لە کوردایەتیە زیندانی کراوم براکەم شەهید کراوە. بەڵام ئێستا ئێمە هاتووین نەداوای مافی خۆمانەکەین بۆ حەقێکی خۆشمان ێزانی نەگەوەی غەدر بکەین. بەڵام بەداخەوە حکوومەت زۆر بێ باکانە خەمی نییە مناڵی خەڵک نەخوێنەوار بێ ئەسڵەن ئەوێ هەمووی نەخوێنەوار بێ. بەرپرسانی پەروەردە لە شاری سلێمانی ئامادەی هیچ لێدوانێک نەبوون لەو بارەیەوە. بەڵام ئەندامێکی خولی پێشووی پەرلەمانی کوردستان دەڵێت ناکرێت مامۆستایان ناچار بکرێن بە ئەرکی خۆیان بێ ئەوەی مافیان پێ بدرێت. پێناسەی هەموو حکوومەتێک لە دنیاە بریتە لە بەرپرسیاری. ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە شانی خۆی خاڵی کردوێتەوە لە بەرپرسیاری. کاتێکە تۆ لە داوا لە مامۆستا و فەرمانبەرەکەی پابەند بێ بەردەوامەوە بێت لە بەرامبەرەوە مافەکانی بۆ دابینکەی. کاتێکە حکوومەت لە غرورەوە مامەڵە لەگەڵ هاوڵاتی خۆیاکە ئەم وەڵامە وەرگرتەوە کە ئەمڕۆ لە شار و شارۆچکەکانی هەرێم حکوومەتی هەرێم باشترین وەڵامی وەرگرتەوە. چۆنە بێ حکوومەت لە بەرامبەر هاوڵاتیەکانی خۆی بێباک بێ. لەگەڵەوەی موچەخۆران موچەی مانگی 8 و 9یان وەرنەگرتووە. بەڵام داخستنی قوتابخانەکان تەنها سنووری سلێمانی و هەڵەبجەی گرتوتەوە. لە دهۆک و هەولێر دەوامی مامۆستایان ئاساییە. سنوورکەریم دەنگی ئەمریکا سلێمانی. في بولي دوانزا